وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. متعسفانە ئێمە بەهۆی ئەوەی کە ماچەڵ بووین هەنێ خەبەرمان پێ بگاوە تا ئەم دەقیقە مەیەسەر نەبوو بۆیە دیبەیتەکەمان و درەنگ کەوتووە لەسەر وەختە خۆی کە مقەڕەر بوو باسی بکەین ئیمکان پەزیر نەبوو و من ماوەیەک محاولەم کرد بوێسم تا ئەو کەسەی کە قەرار بوو بڕێک خەبەرە تەکمیلی بۆ من بێرێ خەبەرەکەم پێ بگەێنێ متعسفانە نەیتوانی و دیبەیتەکە ئێمەشی بە دێر و خستە لە تەیە دوێ کە لە 3-4 منبەعە خەبەرێک منتەشر بوو دا لەبەر ئەمەی کە تیمێکی حیزبە دموکرات کەوت کەسە بەر کەمینە جمهوری ئیسلامی و دوو نەفەریان لێ کوژیاگە و چارەنووسە مابەقیە دیار نییە. شەوە پێشووتر سایتە هەنگاو ادعا ئەکابەر لە حیزبە دموکرات کە دەرگیریەک لە دوو نقطە لە بینە مەهاباد و وۆکانە دوو دەرگیری سوورەتی گرتگە 3 ئەتلاعاتی کوژیاگە 2 پاسدار کوژیاگە و 2 پێشمەرگەیە حەدەکایش کوژیاگە. خۆب معلوم نییە کە سەرچاوەیە ئاغایە هەنگاو لەکوێوە تێت. گروهێکی تەلەگرامیە سەپاهە پاسدارانیش لە دەرگیریەک خەبەر ئەداوە نایژێتەکە کێ و ئێژێکە کوشتە هەست و تەکمیلە خەبەرەکە لە بۆڵتەنادا ئەنێن و تا ئەم دەقیقە لە بۆڵتەنادایان نەنیاکە. حیزب دموکراتە کوردستانە ئێران حەدەکە لە سایتە کوردستان میدیای خۆی بە ئارمە بهترین پاداش برای شهیدان تداوم راه آنهاست ئەم خەبەرەی دانیاگە بە فارسی. دەستگاه فەرماندەهی نیروی پیشمەرگەی کوردستان. خب معلوم نیم دەستگاه چه شکلیه. دەستگاه در اطلاعی اعلام کرد دەستگاه فەرماندەهی. عجب. ئەمە ئەدەبیات جدید سیاسیە، ئەمانە یەک سری ئۆرگانیزیشنە جۆرا و جۆریان دروست کردگە دەستگای فەرماندەهیان هەست. در اطلاعیه اعلام کرد در نتیجه درگیری میان نیروی پیشمرگ کردستان و نیروهای نظامی رژیم اشغالگر اسلامی ایران 2 پیشمرگ کردستان بعد از مقاومت جانانه شهید شده. خب در روزهای اخیر دسته‌ای از پیشمرگان شار و شاخ با هدف ارتباط با مردم شهرهای بوکان و مهاباد در منطقه شارویران حضور پیدا کردند. ساعت 1:30 بامداد روز پنجشنبه مورخ 30 اردیبهشت 1400 نیروهای رژیم در سراحی برهان که مابین روستاهای بردمش، زگدراو و قربلاغ واقع شده کمین کرده و پیشمرگان کردستان را مورد هدف گلوله قرار دادند و پیشمرگان نیز قهرمانانه از خود دفاع و کمین را می شکنند. در این درگیری تعدادی از نیروهای رژیم اشغالگر کشته و زخمی می شود. متاسفانه در نتیجه این درگیری پیشمرگ شاخ انور نصیری چیان معروف به سمکو محمل و پیشمرگ شار سهراب خدیری پور معروف به شاخبان از اهالی شهر مهاباد شهید شدند. دیگر قهرمانان دموکرات از کمین اشغالگران رد و محل درگیری را ترک کردند. مەستەرم خەبەرەکێز حیزب دموکراتە. مەستەرەکەی ترکێ بوو سپای پاسدارانە. مەستەرەکەی
ترکێ بوو هەنگاوە هەنگاوە کێ هەنگاوە ئەرسەنانە یارە ئەحمەدیە کارمەندە حفاظەتە ئیطلاعات. خۆ هیچ تەرەفێکی تر ئەمەی پشڕاستەوە نەکردگەسەوە ئەسم معلوم نییە ئەم دەرگیریە ئەنجام بوو گەیانەوە بوو کێزانی کێ ئەزانێت حیزب دموکرات نە بە سوورەتە ڕسمی بەحسیەکە نە دیتەڵزەکەی ئەدا نە ئێژی ئەمانە کێوگن لە کوێ چووگن لە پشتی چی ئەیشارێتەوە ئەوە کاروبارە ئەمنیەتی خۆمانە ئەوە کاروبارە ئەمنیەتی خۆتانە ئەی شاری تۆ ئەمانە کەوتگنە کەمین دەوڵەتە ئێرانی زانێت چەند نەفەرن لێشیانی کوشتگە حتمما تبقى گزارش شوگنە کەمین وانە و تعدادەکانیان ئەزانێ ئێوە بۆ لە خەڵکی ئەشارنەوە بعد لە کوێ دەرگیر بووگن چ شکلی کەوتگنە کەمین بە پیادە چوبنە ڕێوە ئەمەی کە تۆ ئێژی لە نێوانە دوو دێهات یعنی سوارە ماشین وگن وەختی تۆ ئێژی سوارە ماشین وگن ئێشێ تعدادیان 6 نەفەر بێت 4 نەفەر بێت 3 نەفەر بێت 5 نەفەر بێت و زیاتر نییە ئەگەر لە ناوە ماشینەوە بەرفیشە کەوتگن یەکیان دەرنەچووگە چۆن قوتار بوون یعنی سپای پاسداران ئەگەر بەرئەساسە گزارش نەچووگە سپای پاسداران لە بینە هەردوودانە دێهاتە کەمین دائەنێت بۆچی کەمین دائەنێت منتەقەی جەنگیە قەچەخە کالا ئەکرێ بۆچی کەمین دائەنێت کە ئەگەر کەمینی داناوێت چۆن کەمینی دووەمی دانن یاگە خۆ تۆ لەگرا خەبەرێکی درۆزنانە وەکو تەواوی خەبەرە درۆزنانەکەی تر لە حیزب دموکرات ئەشنەفی و لە سپایە پاسداران ئەشنەفی کە ئەم خەبەرە مەسادیریان فقط خۆیانن و کەسێکی تر و تەلەفێکی بێلایەن ئەم خەبەرەی تەئید نەکردگە چەند و چۆنە ئەمەی معرفی نەکردگە پێشمەرگە شار ئەلای پێشمەرگە شاخ چیەکە دە پێشمەرگە شار پێشمەرگە شارە و پێشمەرگە شاخ پێشمەرگە شاخە چی هاتکە بچی خۆی معرفی بکاوە مردمە شار بعد ئەمیش بڕاتە شاخ یعنی چی پێشمەرگە شاخ و پێشمەرگە شار و هاتکە لەلایەن و گەڕانن دەکە و گەداگیانە لێ کوشتگیانە دەیما بەقێکوان بۆ حەکایەتە ماجەراکەی کێلەشین وا 11تان کوژیاون وتان 7 و 2 نارنجۆک زەخمی بووگە و 4 قوتار بووگە و لێو دوات دەرکەوت لە موشەکبارانەکە 3 جنازەتان کردە ناوی ئامارە 3 نەفەرە ترتاندا. ئای مستەفای هیجری حزب تۆ مبارزەی مسلحانەی نەوەرگەسە کۆنگرە تەسویبی بکە ئێوە خەباتە سیاسیەکەن تۆش پێویست ناکە نیرویە مسلح بەحەنێری تۆ بۆ تەبلیغ عەسرە 5Gە کاناڵەکانە تەلەڤیزیۆنی وەڕوتۆ وازە بڕۆ لە کەلامە مشەعشەعانەیە ئینقلابیت ئستفادە بکە سخەنڕانی بکە تا مردمە ئەم دەهاتانە حەز بە تۆ بکەن و بێن بەرەو حیزبەکەی تۆ ئەم مردمە بۆ ئەحنێری تۆ مبارزەی مسلحانە نێ لە دەستورە کارتە بۆ تەبلیغاتیش پێویست ناکە خەڵکی بەهەنێریتە ناوی لادێک کە بڕوا لە ناوە ئەم لادێ بۆ تۆ تەبلیغ بکە هەدەفت تۆ لە هەناردنە ئەمانە چییە کێ ئاسان کاریت بۆەکە تۆ ئەمانە ئەهەنێری تۆ نەغزە معاهداتە 1996 ئەەکەی نە حکوومەتە هەرێم کاری هەسپێت نە جمهوری ئیسلامی کاری هەسپێت جمهوری ئیسلامی بۆ پەلامارە تۆ نادا جمهوری ئیسلامی بۆ چوار موشەکەتر ناگرێت لە تۆوە تۆ کولەن کاولکاوە دەرەکە بۆ واتە پێ ناکام چه هێجری چۆنە تۆ ئەم ئەنتەریاتە ئەەکەی هەر وەختێک کە واجب بێت مەیدانە بۆ خاڵی ئەەکەن 4 نەفەر بەهەنێری تۆ بەن لە بندەسیان بیان کوژن بچێ پێیکاری بۆچی تەبلیغە بۆ تۆ فقط بووگە بە خوێندان و کەزوە کوشتدان بۆچی ئای مستەفای هیجری تۆ نە مبارزەی مسلحانە ئەەکەی نە عەمەلیاتێکی نظامیت بەدەست هوو بووگە نە قەرار بووگە کارێکی دروست حساوی بکەی تۆ ئەم کوڕانتە بوو برد دەوێداتەوە کوشت
تۆ وەختی ئەمانە ئەوەی ئەیان دەی وە کوشت بۆچی کارە گەورەیان تەکاناکەی حەدە ئەقەلیە کارێ بکەی شوێن دەسە دیاروێ تا خەڵک بێژێ ئەگەر سێ نەفەریشە داکوشت ئەرزشی بوو تەقی تۆ بەرە داوە چۆنە ئێوە فەقەت کاورایە ئەهەنێرن ئەکوژێ ئەوێت و کریدیت بۆتان و تەواو کارتان تەواو بوو ئاغای مستەفای هیجری تۆ لێو دوایشی مشەخەسی بکەی ئەمانە کێوگن چەند نەفەروگن تۆ بە چەمە بەستێ هەنار دەکتن شار ئێشێ بۆچی بچێتە لای شاخ ئەمە چه پێشمەرگە هایەکەون لە فەزایەکا کە ئێوە هیچ لۆجستیکێکتان نییە پشتە جبهەیەکتان نییە هیچێکتان نییە ئەمانە چۆن و ڕۆژ ڕۆژ چۆن و ئاشکرای عالەم سوارە ماشین ئەوەن تاکسی دەربەس ئەگرن تا داهاتێکی تر ئەمانە چین پێشمەرگەن لێرۆ زەریفە نەمایشیەکانە ناو شارە پیرانشارن زانە ئاغای مچەیە هیجری سەروبەندە گۆڕانکاریەکانە ئێرانە تۆ حیزب دموکراتە کوردستانە ئێران ئەندامەکانە فعالینە حوزەی جامعەیە مەدەنی جبهەی متحدە کورد حیزب دموکراتە کوردستان کۆمەڵە پەکەکە مەئموریەتتان ئەوەسە لە پرۆژەیە فدرالیزم هەمان شتێکە فەرەحمەندیش باسیەکات محسن ڕزاییش باسیەکات مەجمع تەشخیصە مەسلحەتیش باسیەکات معاونە کۆنە مەجلس باسیەکات هەمان فدرالی ئێوە ئیشی باسی بکەن و لەم پرۆژە تەرەفداری بکەن و دەوڵەتە ئێرانی ئیشی ساختارە حیزب دموکرات وەکو ئادرس بۆ ئەم مۆهرە تەئیدە بێڵێتەوە و تۆ تا ئەم دەقیقە بۆ خاتری ئەمە ماگیتەوە ئەم ئەنتەریاتە وا ئەیکەی هەرزگاهێک و 5-6 دانە کاوەڕە هەنێریت و سەریان بۆ ڕەن ئەمە دەقیقەن بۆ نەمایشێکە کە لە ناو مەردما دەریخەی تۆ هەیت و تۆ جدیت و تۆ ئەحیانن دوژمنە جمهوری ئیسلامیت و ئەسم معلوم نییە دەرگیریەکی وا بووگە یا نەوگە چون تەنیا مەستەر خۆتیش بە ئیکراهێک و دەستگاهە فەرماندەهی ئێوە کولەن دەستگاهی نەزانی دەستگاهە فەرماندەهی یعنی چی ئینگلیسیەکەی وێت و چی دەستگاهە فەرماندەهی گەرەکتە واقع خۆت زلکەی ناو حیزبی دموکراتی کوردستانی ئێرانە بەناوی دەستگاهەیە پێشمەرگی کوردستان قساکەی دەستگاهی فەرماندەهیە پێشمە دەستگای تو تەواو وجودت ناوێت و 50 نەفەر کار و بووگەس و ئەمە چینێ تێن ئەیان هەنێریت ئەیاندەی وە کوشت چینێکی تر تێن نگابانە کنارا و نگەهبانە توالەت و چۆنە کەسێ یەخەوە تۆ ناگریت سوالە لێ ناکا بابەتە مؤاهدات و قەراردادێکە پێشێلی ئەەکەی چۆنە ڕاحەت دانیشتی لە کۆی فاسۆلیا ئەخۆی حکوومەتە حەلیم کاری پێدۆنیە چۆنە سپاهە پاسداران تەنگ ناداتە سەرە بێژە تۆ نیروی مسلح هەنێریت تەجاوزە مەرزیت کردگە بەرهەمزەنەندەی ئەمنیەتە مدیت تەبقە قەرارداد ڕفتارە نەکردگە چوار موشەکە قەشەنگە پیا بگرێمەچە ها چۆنە تۆ بۆ کارە بێهودە خەڵک ئەهەنێری تۆ فقط بۆ خاتری ئەنتەریاتێکە خۆت دەرخەی و هیچ شتێکی تریتیانە ئیستا کەی ئامارەکانی ترت تێتە دەرەوە چۆن قوتار بوون لە کەمین قوتار بوون چۆن قوتار بوون وەکو ئاسک و کەڵەکێفی دەرچوون دەی ماشینێ دریاگەسە بەرە دەست ڕێژە گولە پەنچەرنەوە ئەحیانەن ڕانندەکە نەکوژیاگە کە کوژیاگە چۆن دەرچوو تاکوێ دەرچوو چۆن تۆ هەروە پێپیانی و ئەڕۆی و فکرەکەی ئەم ساحە بۆ ئەنتەریاتە تۆ چۆڵ کریاگە تۆ هەر جۆری مەیلت هەست پێ بیابنی بزانە مستەفای هیجری ئێوە مەئموریەتتان ئەمەسە کارێکی تر خۆ نازانی چی بکەی خۆ دزنیە هەرەمەتە بەرەکەوێ کاورای تێ هەڵدریاگێکی لە لادەیەکە داکەفتوی خەریکی معلمێکی خوێڕیوی بۆ خۆت ئیستە
لەسەر ناوە کورد و بە ناوە کورد و پاڵت داگەسەوە 7 ساڵە کارە نەکردگە و مف ئەلە وەڕیت و ئەیچ خۆشوڵێکی تر نازانن لەسەر گیرفانە کورد بۆ ئادرسە کورد ویسیاگن لەوێ مشت ئینسانە بەدبەختە ئاسیب دیدەی شوڵتان تێیەکات ئەیانکەنە کەڵەشێ شای و شین خاس پەرواریانەکەن و سەریانە وەڕن تاوە دەست بگەن و چەقۆ بگەن لە بین نەچن مەموریەتی تۆیش ئەوەسە ئاخرین فازە دەوڵەتە ئێرانی تەئیدکەی بەناو کورد تۆ بیکەی فعال جامعەی مەدەنی بیکا جەبهەیە متحدە کورد کە ئەنتەرەکانە دەورەبەرە بیکەن تا ئێران وە سڵامەتی گوزار بکات وە فازە سێوەمە دەوڵەتی و ئەمەی کە بالئەخرە مردمە ئێران تحت مبارزاتە 120 ساڵەیە دوای ئینقلابە مەشروتیەت موفق بوون دموکراسی نەهادی نەبکەن موفق بوون حقوق شەهروەندی نەهادی نەبکەن موفق بوون خودمدیریەتی منتەقەیی بێرن موفق بوون تەدریسە زوانە مادەری بێرن ئەمما قدرەت و مەرکەزی وارە سەرجێ خۆی ئەرتش وا لە کۆنتڕۆڵیە پوڵ وا لە کۆنتڕۆڵیە سیاسەتە خارجی وا لە کۆنتڕۆڵیە گشتی وا لە کۆنتڕۆڵیە و تۆ تەئیدە کردگە بۆی و یەکێکی وەکو تۆش نەبوو ئەکاوە کناراوێک ئەحیانەن ڕیاسەتە توالەتێ فقط تۆ قەرارە تحتە ناوە کورد و بە ناوە کورد لەم شلوغکاریەکەیکەن هەرواکە ئەنتەرەکانتان لەم تەلەڤیزیۆن و لەو تەلەڤیزیۆن و لە کڵاب هاوسا خەریکی فدرال بازین هەرو فدراڵی وا سپای پاسداران و بێتە ڕەحبەری دەستوری پێتانداگە جێبەجێ بکەن و لەم لاوە مەرغوبتان ئەکەن و شلوقی ئەکەن یانم های ماگن و یانم های هەن و یانم های مەوجودن و یانم های ئێشێ هەرزگاهێ تەکانێ بەن قەرارە ئەمە بووەنە بەرەو ئای مستەفای هیجری ئێمە ئیرادەمان کردگە نایەڵین تۆ کە بچووکترین کۆلۆنیە دەوڵەتە ئێرانی وە سپای پاسدارانی سەهلە ئەربابە گەورەت سپا پاسداران و بەیتە ڕەحبەری و ئەمریکا بتوانێت ئەم پرۆژە بواتە بەرەوە بە سەڵامەتی لێی دەرچێ مەچەی هێجری شاید مردم کەلامە ئێمە هەڵەگرێت بچۆ من لە دیبەیتەکەی کەرکووکا بەحسم کردگە ئەم مردمە وانە لە مەحلەی ئەوەڵا ئیگنۆرەکەن لە مەرحەلەی دووما وەختی ئەوێنن کەلامە مەرغوبیەتی پەیا کرد ئەو نۆ ساحێوی ژن هەر کەسێک و ئەقڵی وا لە کلیا و هەر کەسێک و خۆی ژیر و خۆی پێی ئەگەی تۆ دیت ئاخێزە کوردەوارە سەربەخۆ و فەزای سیاسی گۆڕیگە تۆ دیت حتا ئەندامانە خۆتیش ئاوس بووگن بە کەلامە ئێمە مەچە هێجری ئەم کەلامەی ئێمە و ئەم ڕەوایەتەی ئێمە سەرزەمینە کوردەواری تەنی کەسۆ نە تۆ نە ئەربابە خامنەئی نە ئەربابە ئەمریکا ناتوانن هیچ پرۆژێکتان بە سڵامەت بووە سەرەوە تۆ ئەنتەریات خۆت بکە وەرە بێشەرەف خۆت و ئەو ئەندامانتە وا لە تۆ بێشەرەفترن مەچەی هیجری وا وەکو کاوەڕ ئەیاندەیتە بەرە شەق و ئەیان تۆپێنی و پیاگیانتیانە حەقی حرمەت و هاوسفرەی و ڕفاقەتی بوێت یەخە بە تۆ بگرێ بێژێ مچە تێ هەڵدریاک تۆ ئەمانە بۆ ئاهێنەری ئایندەی وەکوشت تۆ یعنی ئەوانەی وانە دەور و بەرتا پێشمەرگەتن لە تۆ پۆفیوزترن مچە لە تۆ خەیلی پۆفیوزترن بۆ ژێ بامادەران زەنا کۆنی بادەگەران چکار کۆنی ئەوانەتان تحتە ناوە ئەندامە حیزب دموکرات لەوێ دانیشکن تۆ 5 نەفەر 10 نەفەر بۆ ئەهانیری تۆ بۆ تەبلیغ ئەلادێ مچە تێ هەڵدریاک ئەسەن ئەو لادێ بۆ تۆ ئادەی بۆ تۆ بزانام چه غەڵەتێکەکەی بۆ تۆ دەرئختیارە تۆ تەواوە ئەو لادێ بۆ تۆ چه غەڵەتێکەکەی مچە تۆ ئەمەلیات نظامی ئەەکەی تۆ مبارزەی مسلحانەکەی ئادەی کۆنگرەکەت بێرە تەسویر بەکردووی چوویتە منتەقە نیر و مسلح کردی و دەم و ئەسڵ هەڕژاندوێتە سەرە مردم قرمەی کڵاشینکۆف بێ لە ناوی شاری سنا تۆ فکرەکەی ئەمە قیمان تێت و دەست بوەشێنی پیاگوی ئەخە تۆ ناپیاگی تۆ نادرووسی تۆ دروزنی دەنا ئەوە ئەرز و ئەوە گەز ئادەی خۆت و قارەمانەکانت داوەزنە ناو شارە سنە دەی
لە کوڵە سوچێکا و لە بینە دوودانە ئاوا گیا و دایندەی وەکو مامر کوشتنیان. لێ چیت کرد؟ چیت کرد؟ ئەخ بۆیە ئێژم دەوروبەرەکانە لە تۆ بێشەرەفترن. ئەوانە وا سوئالە لێ ناکەن. ئەوانەی وا نایژن تۆ ئەم خەسارە بۆ ئەدەی. من نەموت شەڕ نەوێ بیکەیە، من نەوت تۆ ناوێ کوشتە بدەی مچە، من خەریکم ئێژم تۆ بۆ هەروە کوشتە ئەدەی. هەروە با تۆ ئەمانتە بە هەناردایە لە تارانە بیاندایە لە ساختمانە دادگوستەری دەخوا هەر مردن وانیە. با دوو ئارپیجیان بدایە لە ساختمانە دادگوستەری بکوژێنە. من چەپڵم بۆ تۆ لێدام و ئافری مچە فرە قارەمانی پێشمەرگەکانیشە قارەمان بوو. باوەڕکە چەپڵم بۆ لێدەدا. بەت هەناردایە ناوە سنە دوو ئارپیجیان بدایە لە ساختمانە دادگوستەری کەسیان نەیەکوشت، هەر دوو ئارپیجیان لێبایە و ئاشکارای ئەڵەم و بەچاو مردم بوو. دوو ئارپیجیان لێ بدایە پۆشتە دەوڵەتە ئێرانە فشکاندایە مچە. پێتم ئەوت باریکەڵە، پێتم ئەوت ئافرین. ئەموو پێشمەرگەکانی شەفرە قارەمان بوو. دێ باشە ئەم مامرە خەبکریاگانە لە بینە دوو لادیا بۆ دانوە کوشت. ئەگەر داوێتنەوە کوشت، ئەگەر ئەم خەبەرە ڕاستوێ مچە، چون مەستەرەکەی هەم خۆتی هەم سپای پاسداران هەم هەنگا و حەفازەتە دلعات. گشتتان حەفازەتە دلعاتن معلوم نییە. ڕازەکەن درۆەکەن چیوگە خۆتان کوشتکنتان تەسوێ حسابت دەرونی بووگە چیتان کردگە؟ چیتان کردگە؟ لذا هەم سپای پاسداران خۆی گورجۆ کرد و تەحڕۆکات دەست پێ بکە، تۆی ئەنتەریشیان هاوردە مەیدانەوە بۆ ئەنتەریاتکردن و ئێمە منتەزەرە ئەمانە بووین. مچە ڕاسانەکە چی پێهات ڕاستی؟ چی پێهات؟ ئەمەوە ڕاسانەکە هەرزگایە 5-6 نەفەر تێ هەڵدریاک بە هەنێری بیان کوژن و خواڵی ناگری و ڕاسانە و تەواو و دەی ئەمانە مردن ڕاسانە، ئێوە ئەتان کوژن شەرەفە بۆتان، هەرەوەی کە ئەمرن فرە مهمە. ئەرێ مچە یعنی ئێوە هەرچی ڕێکۆردە جیهانە جێبەجێتان کردگە عەجیب و غەریبن. تعریفێکی ترتان لە پیرۆزی هەست، تعریفێکی ترتان لە مبارزەی نظامی هەست، تعریفێکی ترتان لە مبارزە هەست. ئەسن شتە عەجیب و غەریبێکن. ئەسن بە نەزەر من تۆ حتمما خۆت و حیزبەکەت لە بەرنامی من جیاوازم شرکت بکە و واقعا جیاوازن حتمما ئەم کارە بکە. یعنی ئەوەنە کارەکانتان خائینانە، مزدورانە، ئەحمەقانە و بازیەکانتان ئەوەنە چیپە. ئینسان حاڵی لە خۆی وەیەگە خوا دانیشێ لەسەرتان قسە بکە. بە ئیکراهۆ هاتکم دیبێتە لەسەرەکەم مچە. حیزە دموکرات وا دانێ پیاکتان دیانیە بڕوا یەخە بگرێ پێتان بێژە بابا ئەم مناڵتانە بۆ هەناردنەوە بە چه هەدەفێ؟ کاورە سوارم ماشین ئەوێ لادێ وەلادێ ئەگەڕێ لێ دەنەی کوژن. ئەگەر ڕاست وێ ئەم خەبەرە، ئەگەر ڕاست وێ چه زەرورەتێکی بوو؟ نە ئەمەلیاتە نظامی بوو، تو ئەمانتە ئەولادی بوو هەنارد. بۆ کارە بوو گەسۆ کوشتە گرتن فقط بیان هەنێرین و بەندیان و سێ ئتلاعاتی مردگەن دوو پاسدار مردگە. کاولە ناو ماشین ئەتوانێت تەقە بکە. ئاخە کاورای کاول ئەتوانێت ناو ماشینە تەقە بکە لە کێ؟ سێ مەئموور کوژیاگن. لذا ئەمیشە عینە خەبەرەکانەترت بێ سەر و تە، بێ محتەوا، لە خۆت و خۆت فشەکەیت و هیز و پێش دەستگاه فەرماندەهی پێشمەرگە کوردستان هەر لە خۆت و خۆت فشەکەیت و وەچی وەوەی کە 4 نەفەر ئەدەی وە کوشت. دێبا دوو یارە ئاخێزی بۆ بە هەنێرم خۆت و ئوروگاکە گشتی بتۆپێنی ئەفرە ئەفتخاری پێکەی.
ئەمە قدرەتە تۆز ئەمرید وەکو مامر خپەکەی تەپەیان و من سەر تاوکوژن ئەمە قدرەتە ئەچۆ چۆن ڕوود هەسەر بەرزەکەی تۆ مەرتیکە تۆ خواد مەسخەرەی دەور و بەرە مەسخەرەن مردم وحیج ئەزانی تۆ کەی مەچە و حیزە دموکرات و حەدەکە و یعنی ئێوە ئەوەنە شەرەفتان نییە ئەوەنە بێشەرەفن بەرامبەر بە گیانە خۆتان مەسئول نییەن بەرامبەر بە گیان ڕفیقەکانتان مەسئول نییەن بۆتان مهم نییە لەبەرەوەی فاسۆلیاکەتان بێت هۆڤیەتە چەپەڵە جەمعیتان بێت بۆتان مهم نییە وەلذا سناریۆکەتان دووبارە دەسی پێکردەوە تا ئەوەی کە ئێمە بتوانین و بە حیممەتە مەردم نایەڵین ئێوە نیاتتان بووەنە بەرەو مەئموریەتێک کە پێتان دریاگە بیوەنە بەرەو و نایەڵین عەلیە خامنەئی بە سڵامەت لەم گوزەرە دەرچێ و نایەڵین دەوڵەتە ئێرانی هەتایە خۆی هەتایی کاتۆ دەوڵەتە کۆرپڕیشنە جوولەکەیە ئانووسیە ئێرانی خۆی بکا بە دەستگاهە ئیلاهیاتی و هەتایی بێت و خیاڵە ڕاحەتی وەمەچەیژی تۆ ئەم ئەنتەریاتە بکە تۆ ئەو فاسدانی دەوروبەرە وا هەرزگایە وەکو کاوەڕ سەریانە وەڕی ئەم ئەنتەریاتە بکەن تا وەختە خۆی فقط بزانە مەچە من لەو وەختەی ئاخێزدان ریاگەیەوەم تەحلیل کردگە و هەرچی وتم لەسەرتان دروست لە ئاو دەرهات و تۆ خریکی ئەیوێنی تۆ ئەگەر سپای پاسداران و ئاسیپای ئیجتماعی بەداو نەگا قاوەچێ دەرە ماڵە نییە هەرووا کە ئەم فەزامانە شێواند هەروان نایەڵین تۆ ئەربابە سپای پاسداران و بیتە ڕاهبەری و ئەمریکا هەر پڕۆژەیەوانە نەزەریانە تەحتەناو و کورد و لەسەر ئەم سەرزەمینە ئێمە جاری و ساری بکەن خیاڵە ڕاحەت وێ وەلێ ڕووی دەمم لە ئەو بێشەرەفانەی وا خۆیان بە ئەندامی حەدەکە ئازانن خەیلێ بێشەرەفن خەیلێ بێدایک و باوکن خەیلی نامەردن خەیلی بێ بەرودوان خەیلی بێ پرنسیبن بێشەرەفینە و ئاوا وەکو پەز و کاوەڕەتان تۆپێنن زاتتان نیە دەمکەنەوە وا پارەکە لە ماجەرای کێلەشینا زاتتانە و وەختی دوو جنازەیان نەخستە ناویان لە وەختی موشک وارانەکە زاتتانەوە قسە بکەن و ئەوەنە گشتان بێشەرەفن بێشەرەفینە مردم خەریکە تەماشاتانەکە لە میزانە دروزنی و بێشەرەفی و بۆگەنیتان لایەوە خۆش ئومیدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن دوێ کە ئێمە ئاماژەمان پێ کرد کە یارانە ئاخێز بۆ تحقیقاتە مەیدانی دەرمەوردە ئەم خەبەرەوە سەرچاوەکەی فقط حیزب دموکراتە بولتن نیوزە و هەنگاو نیوزە کە خەبەرە دەرگیریە تیمێکی پێشمەرگەی حیزب دموکراتە کوردستانە ئێرانە یا حەدەکاس ماتەڵ بوون و دیبەیتەکەمان کەوتە دووە ئەوەی کە ئێشێمەدە نەزەر قرار بگرێت تەکمیلیە ئەم خەبەرەسە کە هەڵقەیە مەفقودەیە داستانە بزانن حیزب دموکراتە کوردستانە ئێران کۆمەڵە پەکەکە پارتی یەکێتی کە بەرساختەیە دەسە دەوڵەتانە منتەقە نیاتە دەوڵەتانە منتەقە جێبەجێ ئەکەن هەم لە ئادرسسازیە هەم لە تەرحە متاڵەباتە هەم لە مەترحکردنە مەسئلەیەک بەناوی مەسئلەی کووردا هەم لە مناقشات دەرونیە لە مناقشات دەرونی و تەسویە حسابهای دەرونی و ڕقابەتهای دەرونیە کە لە ناو ئەم ساختارانە ئەکرێت لذا ئیمکاناتە ئەمانە لە ژێرە ناوە دوژمن و لە ژێرە ناوە نیروهای گروهەکی ئەتوانێت بەڕاحەتی هەر بازیەک و هەر کارێک ئەنجام بدات لە منتەقە
ئەم تیمە وا دیوە کە ئیدعا کریا کە کەوتگنە ناوە کەمین و عدەیەکیان لێ کوژریاگە و عدەیەکیان لێ دەستگیر کریاگە و بەعزێکیان دەرچووگن ئەمانە تیمێکی 4-5 نەفەرە بووگن کە تقریبا 1 مانگە پێش هەنریاگن بۆ کوشتنە کەسێک بەناوە حوسەین. ئەمانە کەسێک بەناوە حوسەین ئەکوژن لە منتەقەی بینە زێوێ و لاجان. خۆیانە دەنە بەرە ماشینەکەی و 2 گولەی لێدەن و کابرا ئەکوژن. حوسەین کەسێکە کە قەبلەن حزب دموکراتی بووگە، ئێستاوا لە ناوی نەهاتهای ئەمنیەتیە، بازرگانی ئەکاوە، وەزعیەتە ماڵیەکی عالی هەست. شایعاتێک کە بڵاوێکەنەوە تحت ناو ئەمەسە کە حزب دموکرات لە ماغا داوایە پولی کردەوە ماغا پولی نەداگە. شایعاتێک کە گەرەکیان وگە بڵاوی کەنەوە، یعنی ئەو سەرچاوانەی کە پێیگەیگەن. ئەمە حزب دموکراتە کوردستانە ئێران ئیعلام ناکا کە کەسێکی بەناوی حوسەین کوشتگە بەو دلیلەی کە ئامادە نەبووگە کە کۆمەکە ماڵی بە حزب دموکرات بکە. لەگرا ئەو اتفاقی کە ئێوە مەترەحمان کرد ئەمەسە وەختی سەرچاوی خەبەر فقط سپای پاسداران و حزب دموکراتە تۆ بەم نوکتە ئەگەی کە اتفاقات داستانێکی تری وا لە پشتاکە ئەمانە مەترەحی ناکەن. ئەمانەی کە چووگنە ئەوێ و تۆ ئیستا بە بەشێک لەم کوردکوژیە کە حزب دموکرات ئەیکابێ ئەوەی کە هیچ محاکمەیەکی کردوێ هیچ حکومێکی داوێ ئەم گشتە جاشەوە لە ناوی سەرزەمینە ئێمە حزب دموکرات تێت و ئەچێت و خۆی جاشە و ئەدا لە یەکی ئەیکوژێ بۆ تۆ دەرەکەفێ کە ئەمەی کە ئەکوژرێت لە ڕقابەتهایەکی دەرونیە لە اختلافاتێکی دەرونیە حزب دموکرات بازوویە مزدورە کە لە ژێرە ناوە کورد ئەشێ کەسانێک بهەنێرێ و بەن لەم ئاغا بیکوژن و بعدەن ئەو کەسانەی کە ئەم ئاغایانە کوشتگە ناوێ بگەڕێنەوە و ئەوانیش ئێشێ بکوژن لەگراوێت و 2 سەر خەیر هەم ئەو ئەوێت و شەهیدە سپا هەم ئەمانیش ئەوە شەهیدە حزب دموکرات هەم حزب دموکرات بازیەکە و تەنورەکەی گەرم ئەوێت هەم تەنورەکە و بازیەکەی ئەوان گەرمەوێت. لذا اتفاقێک لەگرا کەفتگە زاهرن تا ئەم دقیقە طبق تحقیقات مەیدانیە یارانە ئاخێز لە منتەقەی پیرانشار شنۆ مەهاباد ئەمەسە. ئەم تیمە کە چووگن حوسەینیان کوشتگە دەستوریان لە جێگەیەکی تر گرتگە لە حزب دموکرات و ئەفەرماندەهی حزب دموکرات کە ئەمانەی هەناردگەم کاورا بکوژن بە دەستور و چووگن بۆ حەزب ئەم ئاغایە حوسەینە. و حوسەینیان کوشتگە و لە دوایە ئەوە خۆشیان نەمەشێ بگەڕیانەوە هەرەو تیمە و زاهران تا ئەم دقیقە کە ئەڵبەتە ئێمە خەبەرەکانی تریشی تەکمیل ئەەکەین زاهرن تەکە دارودەسەی کەسێ بە ناوی ئەوڵا کوردە ئاغایەکی منگۆڕی جاش تەرەف ئەون و دەرگیریەکەن. لذا ئێمە هاینە شوێنە ئەوەی کە ئوسولەن ئەم ئاغای حوسەینە بدۆزینەوە اختلافات ئاغای حوسەینە بدۆزینەوە نسبەتی تەکام ئاغای عەبدوڵڵا کوردە بدۆزینەوە و بفەهمین کە ئوسولەن لەگرا خەریکە چی ماسماڵی ئەکرێ و کێ لە بینەوە. لەذا خەڵکە پیرانشار خەڵکە مەهاباد خەڵکە شنۆ ئێشە یارمەتی دەرە ئاخێز بن لە دۆزینەوەی ئەبعاد ئەم کەیسە یەک بار بۆ هەمیشە داستانە ئەم حیزب دموکرات و مچەیە هجری و ئەم تەسویە حەساوانەی لە ژێرە ناوە کورد ئەکرێت بۆ ڕقابەتهای دەرونی و ماڵی و ئەوانە کە بۆ سپای پاسداران ئەنجامی ئەدات بۆ هەمیشە دەربکەوێەوە ئەبعادی مشخص بێت. هەر کەسێک لە ماجراوە اتفاق بینە لاجان و زێوێ و کوشتنە حسەین خەبەردارە و ئەزانێ حسەین کەیس وەتوانێت لە تەریقە خانەوادەی حسەین دۆستانە حسەینەوە ئاگادارمان کاتەوە کە مشکل و ئەختلافە حسەین لەگەڵە کیا بووگە و کێها دوژمنە حوسەین بووگەن و کێها بە مەرگە حوسەین منتەفە ئەون لۆتفەن بۆ تەکمیلیە ئەم پەروەندە خەبەرەکانیان بگەینە دەسە ئێمە. حزب دموکرات لەگرام مشخصە نەقشە مزوری ئەگێڕێ بۆ سپای پاسداران و مهرەهایە کە ئەعزایەک لە سپای پاسداران بە مهرەهای مزاحمی ئەزانن و ئێشێ حەزب بکرێن بەدەسە حزب دموکرات حەزب بکرێت و لێو دو ئەو تیمانەی حزب دموکراتیش کە ئەم کارانە ئەکەن حتمەن ئێشرێ بکوژرێن تا بۆ خاتری ئەمەی کە هەر تکسەر منفعت بکات کل لە ماجراکە بشارێتەوە مەسئلەکە گم بوێت. ولی ئێمە ئەبعاد ئەم داستانە دەرئەخین خەبەرهای تەکمیلی شتێرین. لەذا دیسانەوە تکراری ئەەکەمەوە کەسانێک کە وانە مەهاباد شنۆ و پیرانشار ئاخرین ئەخبارە ئەو مەسائلە بێرن ئاغای حوسەین و خانەوادەی حوسەین نزیک بوون و لێیان و ئەم مەسئلەیانە بۆ مەترەح بکەن تا ئەوان بتوانن
بيجن كحسين تك كيها اختلافي بوغا وكيها بمردنا حسين منتفع أون حسين شأن حساركي لدساو كاما كاسبي أكرد لكاما بروجابو كحزب حسين باعس منتفع بونا عديك أبو وحزب الديمقراط حزب ديمقراط مچه هجری و فرماندهی حزب ديمقراط نیروی مزدور اهنیرید که ام آغا حذف کن بو سپاه پاسداران ولی دو همان عدیش بگرن و بیان کجن و بیان کن بمنفعت هر تکسل خبرهای تکمیلی تیت ولی من هر اوندم کافی زانی وکو بانگوازیک بو خلقی پیرانشار و شنو و مهابات اوانەی کە لە ڕیزی ئەم جەریانانە ئاگاهن خبردارمان بکەن و حسین لە سەروبەند ابتدای ڕەمەزان کوژیاگە لە منتەقەی بینە لاجان و زێوێ بۆیە مهمە لە خانەوادەی حسین تحقیق بکرێ بۆ خاتری ئەوەی خوێنە حسین بەفیڕۆ نەچێ مردمە کورد نەگەوجنرێت ئەفکار عمومی تا ئەم حەدە منحرف نەکرێ تا یەک بار بۆ هەمیشە بووگە ئێمە لەم بەشەیشا کە حزب ديمقراط تحت ناوە تیم هەناردنەوە و شەڕم مەسنوعی و دەرگیریە مەسنوعی لە پڕێکە ئەدا لە دانەیە ئەیکوژێت و لێو دو هەمان تیمیش لەبینەچێ ئەم سناریۆ پارێکش بەرگوزار بوو ئەگەر لە بیرتان بێت کەسێکیان هەنا لە پیرانشارە و کەسانێکیان کوشت و بعد لە لادەیەکە دایان لەمانە کوشتنیان توجه فەرمی لذا واجبە کە ئەم دیبێتە کۆتاه بێت بۆ خاتری ئەوەی بگەڕێت و بهەنێرێت بۆ یارانە ئێمە لە منتەقەی موکریانە تا تحقیقاتە تەکمیلی بێرن و ئێمە خەڵک و مردم تەکلیفمان تەکە ئەم فاسەدە مزدورانە تحت ناوە ئەحزاب منتەسەبە بە کورد ڕۆشنتر و وازەحتر بزانین لای ئێوە خۆش